لە نێو بازاڕی تێراوم لە شاری هەولێر لە دوای شەپۆلی بارانبارینەکەی دوو ڕۆژی ڕابردووی هەرێمی کوردستان ئاویش لێ تێراوە کۆبووتەوە، بەڵام وەکو ساڵانی ڕابردوونیە بە شێوەیەکی بەرچاو ئاوەکە نزیکی 15 بۆ 20 سانتیمێک دەبێت. جا دوکاندارەکان کەوتونەتە خۆیان و کەلوپەلەکانیان لە مێزەکان لاداوە دەیانەوێت زەرەر و زیانێک کەمتر بێت. قوربان سڵاوت لێبێت، خۆ زەرەرتان پێ نەگەیە؟ ناوەڵە لەخوای بەزیاد بێت الحەمدولیلا. ئەو پاکردنەوەی مەزرا ئەو ساڵ دەورێکی زۆری ڕۆلێکی تەواو کاریگەری و یعنی لەخوای بەزیاد ساڵانی ڕابردوون دە بارانە بایەمەتێک مەترنی وەک لافاوەرستا بەس دەستیان خۆشبی شارەوانیەک بەڕاستی ئیشەکی زۆر چاچی کرد. مەزراکان چاکراین، مەزرایەکان هەمووی خاوێن کرایەوە، ئاوەکەش هەمووی دەڕوا بە تەواوی دەڕاوە. ئەوە ئێستا شێ زەختی ئەوەیە کەس بارانەکە زۆر بووە. ئەوە ئێستا کە بە سەراحەت پێدەین سەر مەنۆڵەکان تۆزێک جیرایەکەنە لافاو نییە. لەخوای بەزیاد باشە دەمێت ئەوم پێ لە ساڵانە گەراوە لە ساتا چی ئاو داهات زەرەر چەند پێگەیوە لە ساڵانی ڕابردوو ئاو هەتا ئێرە هاتیە مەترێک مەترنی وەک ئەو دوکانێ من هەموو ئاو پڕ بوو، ئەو مێزەم هەموو بە بناوێکەکە بەس لەخوای بەزیادی ئەو ساڵ باران زۆر زیاتر بارێ لە ساڵانی ڕابردوو الحەمدولیلا. لافاویش نەبووە، ئەوەی بە لافاو نازانێت چۆ بە ئاوەکی زۆر کەمە. ئەوە جۆگەچی احتیاجیە، یعنی زەرەرتان پێ نەگەیە؟ هیچ الحەمدولیلا هیچی زەرەرمان پێ نەگەیشتە لەخوای بەزیاد. باشە لە کاتژمێر چەندەوە لێرەی؟ لەم تقریبا 20 دقیقە کاتی من، نیم ساعتێک 20 دقیقە. ئەمە ناتمی یعنی بەڕاستی پێ بڵێم لافاو بۆ شیامە نەدەگیتەوە، مەزرایەکانم کردو خاوێنم کردەوە، یعنی ئەشیای خۆمەڵ نەگیتەوە دەبێ ئەوە بووم بێترس بووم دێ. ئەشیامان نەگرتەوە بیداتی، مەزرایەکانم خاوێن کردەوە، سەر مەنۆڵەکانم کردەوە، ئەو ئەشیامان کردەوە. ئارێ وەڵڵا بەڕاستیت پێ بڵێم یەکەم جار مەنۆڵەکانم خاوێن کردەوە، ئەوتە مەنۆڵەک لێرێ خاوێنم کردەوە، دوو مەنۆڵە و لایەنەکە مزگەفتێ ئەو دۆشم خاوێن کردەوە، ئەو جا دەستم بە ئیشی خۆم کرد. لەبەرەوەی لەخوای بەزیادی تەواو بێترس بووم کە گوتم لافاو نایە الحەمدولیلا. ساوت خۆش بێتن لە ساق بێشەڵا زەرەر نەکەن. ئەمە قسەیەکێک لە دوکاندارەکانەکە و باسەوە دەکاتن ئەوان ئەوەی ئەو ساڵ هەیە لە چاو ساڵانی ڕابردوو لافاو نییە، ینی ساڵانی ڕابردوو ئاوێکی زۆر لێرە کۆ دەبەوە لافاو دروست دەبوو. بەخۆی باسی کرد لە ساڵان ڕابردوو تاوەکو 1 مەتر ئاو لێرە کۆ دەبەوە لافاو دروست دەبوو، بەڵام ئێستا زۆر باشە. جا دەمەوێت دێشێکی کە لە دوکاندارانە وەربگرم. قوربان سڵاوت لێبێت، کەلوپەلەکانت کۆ کردەوە؟ وەڵڵا لەخوای بەزیاد بێ لافاوەکە کەمە و ئینشاڵڵا و جار هەرەوەندە دەبی و چەند ساڵە لافاوەکە زۆر بوو. بەزە ساڵ شارەوانی مەزرایەکانی هەموو خاوێن کردەوە و شتێکی زۆر باشیان کرد. سوودتان بینیوە لەو پاکردنەوەی مەزرایە؟ بەزیادبی چەند سارە ئەو بارانە دەباری گەلە زۆر دەردەستا، ینی ئاوەکی زۆر دەردەستا. زەرەر دەکرد ساڵانە زەرەرمان لێ کردیە، ئەشیامان ڕۆیشتیە. بەسە ساڵ لەخوای بەزیاد بووە دیارە و تەسویرشی دەکەن شتێکی زۆر کەمە و زەرەرشی نییە. باشە ئەشیاکان لابرتەمووی ئەوەی ئەشیاکانمان نەگرتەوە، هەموو دوکانی مێ هەموویان گرتەوە لەخوای بەزیاد بوو. زۆر باشە دەمێت باسی ئەوە بکەی ساڵانە گەر ئاو کۆ دەبۆ تاوەکو چێ ئاو داهات چەند بوو؟ جارەوە بوو 2 مەتر زۆر برندە بوو، ئاوەکی زۆر داهات، مەزراکان پیس بوو. ئەنی ئەو ساڵ لەخوای بەزیادبی شارەوانێ ئیشەشی زۆر باش کرد، ئەو مەزراکانیان خایان کردە و ئیشەکی زۆر باشیان کرد. باشی زەرەر پێ نەگەیەوە؟ لەخوای بەزیاد بوو ئاوەکە کەمە زەرەری نییە. زۆر باشە قوربان دەست خۆش بێت. ئەمە قسەیەکێکی دیکە لەو دوکاندارانەیە لە نێو بازاری تێراوە باسەوە دەکاتن کە زەرەریان پێ نەگەیوە و شارەوانی بە فریایان گەیشتووە لە ساڵانی ڕابردوو ئاو مەترێک تاوەکو 2 مەتری ژێرە کۆ دەبەوە و زەرەری زۆریان دەکرد، بەڵام ئەم ساڵ با دیارە وەزعەکەیان بەدڵە و دەڵێن مەزرایەکان پاکراوەوە، ئیدی کێشیان نییە.